ئەمە کۆتایی ڕۆژەکەیە لە خوێندنگای ئەتاتورک لە ئەستەمبول زیاتر لە 1000 خوێندکاری تورک دەردەچن و دەگەڕێنەوە ماڵەکانیان. بەڵام بۆ هەندێکی تر خوێندن دەست پێ دەکات. هەر لە دەرگاکەی تەنیشتەوە 700 منداڵی سووری بە پەرۆشەوە چاوەڕوانی چوونە ژوورەوە دەکەن. سدقی دایار پێشوازیان لێ دەکات. ئەو ڕێکخەری ئەم پرۆژەی تاقیکردنەوەیە کە لەلایەن وەزارەتی پەروەردەی تورکیاوە لە ساڵی ڕابردوو دەستی پێکرد. ئەمەش بەکارهێنانی خوێندنگای هاوبەش بۆ منداڵانی سووریایی لەگەڵ مامۆستایانی سووریایی. داوامان لێکرا 4 پۆل دابین بکەین لەو بڕواایە دابووین کە 4 بەس دەبێت بەڵام پێویستی کرد 8 پۆل بکەینەوە. ئەگەر توانامان هەبوایە جارێکی تری ژمارەی پۆلەکانمان دووهێن دەکرد چونکە خوێندکاران زۆرن. دایک و باوکانی سووریایی ڕۆژانە منداڵانی نوێ دەهێنن. هەندێکیان زۆر بێتاقەتن کە بۆ یەکەم جار دایک و باوکیان جێدەهێڵن. لەم بەرنمەیەدا ڕێزمانی سادە و خوێندنەوە و نووسین بە زمانی عەرەبی فێر دەکرێت بەڵام چەند کۆرسی بیانیش هەیە لە ناویاندا تورکی. کاتێک ئەم قوتابخانەیە کرایەوە گرفتێکی گەورەی بۆ زۆر قوتابی چارەسەر کرد. هەبوونی ئەم قوتابخانەیە بە تایبەتی بۆ منداڵانی تەمەن 5 بۆ 10 ساڵان زۆر گرنگە بۆ ئەوەی ئەو نەوەیە فێری زانیاری و کولتور بکرێن کە ئەمەش شتێکی باش. ئەم خوێندنگەیە لە کاتێکدا دامەزرا کە منداڵانی سووریایی سەختیەکی زۆریان هەیە کە بچنە قوتابخانە حکوومیەکانی تورکیا. کاتێک سووریایەکان دەچنە قوتابخانە تورکیەکان ئەوان دەرسی تورکی دەخوێنن. بەهۆی بربەستی زمانەوە ئەوان ناتوانن کورسەکان بخوێنن. کاتێک وەرزەکە تاوا دەبێت ئەوان شتێکی کەم تورکی فێر دەبن بەڵام لە دەرسەکانی تردا دەرناچن. نیگەرانی لە نێوان دایکان و باوکان زیاد دەکات کە کات لە دەست دەچێت. نەوەیەک بە تەواوەتی دەڕوا بەرەو تەروریزم، بێ خوێندەواری، بێ پارە. ئەوان هیچ نادۆزنەوە بۆ پارە پەیداکردن. سووریەکان کێشەی زیاتریان دەبێت بە تایبەتی لە تورکیا. بەڵام بە پرۆژەیەکی وەکو ئەمە هیوا هەیە. چاوەڕێکردن بۆ گەڕانەوە بۆ وڵاتەکەیان ئەو ڕستەیەیە کە لەلایەن زۆربەی منداڵەکانەوە دەگوترێتەوە. هیواش ئەوەیە کە بە پەروەردەیەکی باش ئەمنەوەی سووریا بتوانن داهاتوویەکی ڕووناکتر بۆ خۆیان دابین بکەن. هێرۆ زەنگەنە دەنگی ئەمریکا.